وتوێژی نێوانی حیزبە کوردیەکان و کۆماری ئیسلامی ڕێگایە کە پێشتر تاقی کراوەتەوە یان دەلاقەیەکی نوێ. سڵاوتان لەبێت و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆژەف. بەپێی هەندێک لە هەواڵ نافەرمیەکان وەفتێک لە بەرپرسانی 4 حزبی کوردی ئێران، حزبی دموکراتی کوردستانی ئێران، کۆمەڵەی شۆڕشکەی زەحمەتکێشانی کوردستانی ئێران، حزبی دموکراتی کوردستان و کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان بە نێوێنجیگەری ناوەندی نۆروێژ بۆ چارەسەری ناکۆکی لەگەڵ وەفتێکی ئێرانی چاوپێکەوتن و توێژیان کردووە. گوتراوە کە ئەمە خولی یەکەمی ئەم توێژانەیە و چاوەڕوان دەکرێت بەردەوام بێت. ئایا ئەم توێژانە دەتوانێت بگاتە ڕێکەوتنێکی ئاشتی نێوان دوولایەنەکە و گەڕانەوەی یاسایی حیزبە کوردیەکان بێن و خۆی وڵات؟ بۆچی لانی کەم 3 حیزبی تری ناسرای کوردستانی ئێران لەم توێژانە ئامادە نەبوون؟ ئازیزان، بۆ باسەرم تەوەرە ئەمڕۆ لە بەرنامە 3 میوەمان لەگەڵ دەبێت. میوانەکانی بەرنامە حوتە کە لە ڕێگای سکایپەوە لەگەڵمان دەبن بریتین لە بەڕێزان ڕۆفیا ڕەمەزان عەلی لێکۆڵەری سیاسی و ئەحمەد ئەسکەندەری پسپۆڕی سیاسی هەردوو لە ستۆکهۆڵم و قەرەنی قادری ڕۆژنامەوان لە هەولێرەوە. بە خێرهاتنی هەر سێمان بەرامە دەکەم و لەسەر ئێزنیان لەگەڵ کاک ئەحمەد دەست پێ دەکەین. کاک ئەحمەد، وەک پرسیاری سەرەتایی بەنسبەتی ئەو هەواڵانە کە هاتووە ڕاستە پشتڕاست نەکراوەتەوە ئەگەری وتوێژی 4 حزبی کوردی کە لە بەرەیە کە بەنای بەرەی کوردستانی پێکەوە کارەکەن بەنسبەتی کێشەکانی کوردستانی ئێران لەگەڵ بەرپرسانی ئێرانی کە دیاریش نییە لە چه ئاستێکدا بوون لەو ناوەندە کە لە نۆروێژە هەیە بۆ چارەسەری ناکۆکی ناسراوە. بەڕای ئێوە ئەمە ئەگەر ڕاست بێم هەواڵە یا هەوڵێک بۆەوە درابێت ئەمە هەنگاوێکی بەرەو پێشە بۆ حیزبە کوردستانیەکان یا تاقیکردنەوەی ڕێگایە کە پێشتر پیا ڕۆشتون؟ زەحمەتە جوابیەوە بەو سەریحیەوە بدرێتەوە، بەڵام بەشی دووەمەکەی زیاتر لەو نزیکە لە تاقیکردنەوەی ڕێگایە کە پێدا ڕۆشتون. ئاماژەکان بە بەرچاوگرتنی ئەوەی کە ئێستا میدیایەکی زۆر لە ناو خەڵکدا هەیە بە تۆڕە کۆمەڵایەتیەکان لەوا چێم خەبەرە ڕاست بێ و شتەکە ڕووی داوە، بەڵام بە هەلومەرجێکە کە ئێستا هەیە و بەو جۆرەکە من دەیبینم من ڕاستیەکەی بە شتێکی جددی نازانم، چونکو ئەگەر دەرفەتم بدەیت 2-3 دقە بڵێم کە لە مێژووی بە درێژایی مێژووی کورد دایمە گفتوگۆ بووە لە نێوان کورد و نەیارەکانیدا و ئەمە شتێکی ئاساییە. هیچ ئەوە نییە کە بڵێ ئەوە نازانم کاری خراپی کرد خیانەتی کردی چیکە. مشکلەکە دانیشتنەکە نییە، مشکلەکە کاتی دانیشتنەکەیە، چۆنیەتی دانیشتنەکەیە وەچی باسکردنە و ئەمجار چەندە ڕوو بە دەرەوە باسکردنیەتی ڕژیمەکانی ببوورە. بەڵێ کە دەفەرمووی جددینیەوە بەست چییە کاک ئەحمەد؟ مەبەستم ئەوەیە کە وەکوێەوە خۆشتان باستان کرد 2-3 هێزی گەورە لە دەرەوە ماونەتەوە. بۆ نمونە کۆمەڵی لە ئەو کۆمەڵی کە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێرانە پەژاک و هەروە چەند ڕێکخراوێکی تریشن کە ئەوان لە دەرەوە ماونەتەوە و هەروەها مەسەلە ئەوەیە کە ئێستا ئێمە لە هەلومەرجێکدا نین کە شەڕی پێشمەرگایەتی ئەوەندە گەرم و گۆڕ بێ لە شار و گوندەکان و خەباتی جەماوەری ئەوەندە تند و تیژ بێ کە ڕژیم لاواز بوو بێت و بترسێ لەوەی کە بڕوخێ و بۆ ئەوەی پەرژێتە کارەکانی تری ڕوەکاتە گفتوگۆ هەروەکو لە ساڵی 1970دا ڕێک ئاوا بوو هاتن گفتوگۆیان کرد چونکو لە جەبهەی شەڕدا شکستیان خوارد. هەموو ڕۆژێ کۆمەڵێک جەماوەری خەڵک لە کۆڵان و خیابانەکانی کوردستان خۆپیشاندانیانە کرد، بەڵام ئێستا ئێمە لە بەردەم ئەوەدا نین. بەڵام لەبەر ئەوەی کە ڕژیمی کۆماری ئیسلامی کەوتۆتە ژێر فشارێکی ئێجگار گەورەوە لە ڕووی نێونەتەوەییەوە بەتایبەتی لەلایەن ئەمریکاوە خەریکی دۆزینەوەی فرتوفێڵێکە بۆ ئەوەی لانی کەم وایان لێ بکە کە نیشان بدا لەگەڵ کوردستان خەریکە شتێکەکە. بەشەکەی ئەوەیە. زۆر چاکە. خات و ڕوفیا، بەڕای ئێوە چی؟
بەڕای ئێوە چەند ئەم توێژانە ئالێستادا گونجاوە ئەگەر ڕوویدا بێت یا پلانێک بۆ ڕوودانی هەبێەوە چەند ئەوەی کە کۆماری ئیسلامی لە بواری نێوخۆییەوە هەست بە لاوازی ناکە دەتوانێت بەمانای ئەوە بێ کە ئەمە فرتوفێڵێکەوە کاک ئەحمەد ئەسکەندەری دەڵێ بە نسبەتی ئەو نیگرانیە کە بەرەو دەرەوە هەیەتی بەداخەوە دەنگی خاتوڕ بەڵێ فەرموو دەنگمە هەیە بەڵێ فەرموو بەسڵاو و ڕێز بۆ میوانانی بەرنمەکەت کاک شاهێد منیش لەسەر ئەو قسەی کاک ئەحمەدە کە باسەواکە کە لەم شرایطها چەندێک جددی و چەندێک جددی نییە بە نظرمیش زۆر جددی نییە بەڵام ئەگەرەکە تێ کولەن تواشا بکەین لەگەڵیم کە هەمیشە ملەتی خەڵکی کورد لە مبارزاتی خۆیان لەگەڵ دەوڵەت هەگەل مرکزیە مذاکراتی بووگە ئەمە مذاکراتێک بووکە هەم لە ئێرانە بووگە هەم لە تورکیا بووگە هەم لە عێراقا بووگە چەندێمانە جددی بووگین یا غێر جددی بووگن بەستگی هەست بە شرایط و ئەوزاع ئەحواڵی وا ئەو ڕژیمانە لەو کەس کات و ساتە هەندیە هەرچەند کەم خەبێت زۆر تایید نەکراوە لە هیچ لایەنێکەوە کە ئایا مذاکرەیەک ها لە جەریانە یانیە لە جەریانە ئەم پرۆسەدەسی پێکردگە یانە بەڵام من بە بەعیدیشی نابینم بۆ بۆنەوە زەخت و فشارێکی زۆر لەسەر جمهوری ئیسلامی لەم شرایەتە ئەتوانم بێژم کە حتا ئیمساڵ ئەگەر مذاکرەیەک بێ زۆر لەگەڵ هەفتاونەوە تەفاوتی هەیە ئەو وەختە ئێران ڕژیمێک بوو لە بەقۆڵژێ دەسەڵاتێکی زۆری لە ناو مردما بوو خەڵکی ئێرانە بوو بەڵام ئیمڕۆ ئەم ڕژیمە هەرۆ ڕژیمە نییە بە ئیسلاحاتێکی زۆری کردووە لە ناو خۆیان یەکدەست نییە چەند دەسەست بە قۆڵژێ و حتا دەسەهایەکی لێجیا بووسە کە گەرەکیە پلتفۆرمێک ئات بۆ ئەوەی کە ڕژیمێک سکولاری بێ بۆیە ئەم ڕژیمە قەدەمێک هەڵەگرێت بۆ لە تەک ئۆپۆزیسیۆنەکان خۆیان لە دەرەوەی وڵات تەماس بگرێت بەڵام هەر چواریان بە نەوعی کەتانی بێژی دوو جەریان کە بوونە چوار و حتا بە زەخت و گوشاری خەڵکیش ناتوانانی لە تائیسە یەک بگرنەوە ئەم چوارجەریانن جددی نەبوونی هالەواکە هێشتا دارای پلتفۆرمێک نین بۆ دانیشتن لە تەک جمهوری ئیسلامیە و حتا ڕەشیان هاوردە سەر سپی بێژن ئەوانە ئەگەرەکە ئێمە لە ڕۆژێک لە مذاکرە دانیشین ڕوو بەدەرە و ئەیمە خواستەکانمان چییە و هێڵە سوورەکانیشمان چییە ئەیمە بەداخەوە تایسە هێڵی سوورمان لە هیچ هێزێکی کوردستانی نەبینیوە لەسەر مذاکرە بۆیە من ئەم مذاکرە بەغەڵەت دەزانم و موفقیش نابێ حتا گەرچێ کاک ئەحمەد ئشارەی بە مەسئلەی هەمەگیری ئەو دینە سەرەوە خات و ڕوفیا دینەوە لاتان بۆ ئەو باسە خات و ڕوفیا بۆەوە کە بۆچی هەمەگیر نییە کاک قەرەنی دوێنێ هەر لەگەڵ ئەوەی کە دوایەوە تەنانەت کوتراکە و توێژەکان تەواو بۆ خولیەکەمەکەی وەک لە هەندێک لە هەواڵدا هەبوو باسیەوە کرا کە هێزێکی سپای پاسداران سنووری بەزاندووە و هێرشی کردوتە سەر دوو بنکەی پێشمەرگەکانی حزبی دموکراتی کوردستانی ئێران و هەروەها پێشمەرگەکانی کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان و ئەوانیش دەستیان نەکردوونەتەوە سپا بە چەکی قورسەوە هاتەوە لە هەواڵەکاندا هاتووە بە تایبەت لەو بەیاننامانەی کە دوو حزبەک بڵاویان کردوێتەوە ئەمە بە چ مانایە کە ئەگەر وتوێژێ کرابێت کەواتە ئەمە مانایەوەیە کە لەلایەکەوە کۆماری سامی توێژ دەکات لەلایەکەوە شەڕ حزب کوردستان دەفرۆشێت یان نا ئەمە مانایەوەیە کە دوو لایەن لە دەسەڵاتدا هەیە کە لایەنێ وەک پلانێ یا وەک حەزێک بەرەو ئاشتی دەڕوا لایەنێکیش حەزەکە بە بەردەوامی شەڕ بۆ تۆ بەخێرات میوانە بەڕێزەکان دەکەم ئەگەر دەین باسی بکەین بڵێن بۆ توێژێک بە گۆرەدا هەیە ناکرێ وەکو چوارچێوەی سەیرکەی بڵێ چون سەرەتای وتوێژە دەبێت هەموو شتێک ڕائوستی بین هێزە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و کۆماری ئیسلامی ئەمە لە منتیقی سیاسەتیشدا جێگای نابێتەوە بەتایبەتیش لە کۆماری ئیسلامیدا ڕۆژهەڵاتی کوردستان بە ئەمنی کرا واتە دۆسیەکەی بەدەست سپای پاسدارانەوەیە بەڵام کە بینە سەر ئەو خەبەرە یا وەکو دەنگۆ باسی دەکەن ئەمن پێم وایە سیاست ناکرێ وەکو تەنیا ڕوبەڕووبوونەوەیەکی سیاسی و چەکداری باسی پێویستە هەندێک زاویە بۆ سیاست بکریت وەکو دانوستا وەکو پاشەکشە وەکو هێرش ئەمانە لە منتیقی سیاسیدا زۆرن بەڵام ئەگەر سەیری وتوێژ بکەین کۆماری ئیسلامی لە تەمەنی نامبارەکی 40 ساڵەیدا ئەزمونێکی باشی نییە بەداخەوە دەنگی کاک قەرەنی نەماوە بەڵکو هەوڵە دەین کێشەکە شارە سەر بکەین کاک ئەحمەد
ئاماژەدا بەوە کە ئەم وتوێژانە جددی نیە لەلایەنێکەوە بەهۆی ئەوە کە هەموو حەزبەکانی تێدانین. بەڕای ئێوە لە بڵێن لە ئاسی زانیاری ئێوەدا ئامادە نەبوونی لانی کەم سێ حەزبەکەیتەوە تە خەبات و پەژاک و سازمانی کوردستانی حزبی کۆمۆنیست کۆمەڵە ئەوان بۆ بەشدار نەبوون. پێ دوایە کە جۆرێک دەسەڵاتی کۆماری ئیسلامی خۆی ویستوێتی ئەمانە جیاب کاتەوە لەیەک بۆ دروستکردنی نانەوەی قەیران لە داهاتوودا ئەگەر وتوێژە بەردەوام بێت یا گەڕێتەوە بۆ با بڵێن ڕوانینی جیاوازی ئەم حیزبانە. زای چۆنە من زۆر بە پەلە حەزەکەم ئاماژەیە بکەم بە وتوێژەکانی 1970 من خۆم لە یەکەمینەکانیان بەشدار بووم. یەکەم جار ئەوان لەگەڵ حیزبی دموکرات پەیوەندیان گرت و ویستیان لەگەڵ حیزبی دموکرات دانیشتن. دوای ئەوە کە خۆ پیشاندان لە شارەکان کرا و بۆیان نەچووە سەر هاتن بۆ لای مامۆستا شایزەدین کە وەختە من لە دەفتەری مامۆستا شایزەدین بووم کە یەکەم کۆبوونەوەکان لە بێورانی سەردەشت دەستی پێکرد. هەر لەوێوە ئەمە ئاشکرا کرا کەوتیان ئێمە بە تەنها دانانیشین دەبێ هەمومان پێکەوە بین. ئەوە یەک بەرامبەر بە دەوڵەت بەرامبەر بە خودی کورد ئەم چوار لایەنە دانیشتن هەیەتێکیان دروست کرد وە گەڵاڵەیەکیان پێکەوە ناو لەسەر ئەو گەڵاڵە چوونەتە پێشەوە. ئەوەی کە ئێمە ئێستا دەیبینین وا دەردەکەوێ من پێم وانەوێ هەمووی شایع بێ چونکو شتەکە لە شایع دەرچووە. هەواڵی وردەکاری لەسەر فەیسبوک بڵاو بووتەوە هەرچەند هیچ کام لەلایەنەکان پژڕاستیان نەکردوێتەوە. ئەوەی کە دەبینڕێ ئەوەیە کە بە پەلە پرۆزە ئەم جەماعەتە بەیەکەوە دانیشتون و لەگەڵیانە گفتوگویان کردووە زۆر بەداخەوە وەکو جارەکانی پێشوو غەیری ئەو جارەی ساڵی 79 کە یەکەم لایەنەکان وەزیر بوون وەزیرانی دەوڵەتی بازرگان هاتبوون بۆ بێورانی سەردەشت بەداخەوە ئەم جارە لەوە چێ لەگەڵ کارمەندانی نازانم کوێ ڕادەی خوارەوە بەرپرسانی باڵای حیزبەکان دانیشتون کە ئەمە کارێکی خراپە. من لەسەرەوە باوەڕم کە ئەوە نان پەلەپەل کردووە و سەیریش لەوەدایە کاک شاهد ئەم چوار لایەنە کە دانیشتون ئەسقەزا ئەو چوار لایەنن کە لە کێشەکانی نێوان ئەمریکا و ئێران و لە ڕووداوەکانی ئەم دوایانەدا ئەوان لایەنگری ئەوە بوون سەرەتا ڕوخانی جمهوری ئیسلامی و هاتن و ینی ئەوەی کە هێزێکی دەرەوەش بێ قەیناکە بەڵام بەهێزی جەماوەری بابی ڕوخێنێ. تەنها لە کۆبوونەوەیەکدا بوو کە لەم دوایانەدا شتێکیان ئیمزا کرد نوێنەرەکانیان کە لانیکەم یەک لایەن لەمانەی کۆمەڵەکە لەوێن و یەک لایەن لەمانەی حیزبی دموکرات کە لەوێن لەم چوار لایەنە ئەوان وتیان نەخێن نوێنەرەکەمان ئەوەی لە خۆڕا ئیمزا کردووە. ینی تۆ هەست بەوەکەی کە لایەنی کوردی بە هیچ نەو ئامادەگیەکی نەبووە بچێ بۆ شتێکی ئاوە و کۆماری ئیسلامی ئێرانیش هەروکو بەداخەوە ئەوە نزیک کە بینەوە لە 30مین ساڵ ڕۆژی تێرۆری دکتۆر قاسملو لە مەدانی گفتوگۆدا لەوێش بینیمان کە کەسانی ڕەدەی خوارەوەی حکوومەت هاتبوون بۆ ڤیاننا لەگەڵ باڵاترین کەسی حیزبی دموکرات دانیشتبوون قسەیانە کرد. مەترسیەکە ئالێرەدایەکە ئەوان زۆر بە هەرزان و بە ئاسان بچنە پێشەوە. باڵێ خات و ڕۆفیا بەنسبەتی ئەوەی کە لە کاتی لاوازیدا دەبێ بەشداربێ خۆی ستا ئێران لە کێشەدایە لەگەڵ ئەمریکادا بۆچی ناتوانین ئەمە ئاوا شرۆڤە بکەین ئەمە پرسیارە بۆ ڕێزت کە ئێران ناچارە بەهۆی ئەو گوشارانە کە لە دەرەوە هەیەتی لەگەڵ کوردان ڕێک بکەوێ پێ دوایە ئەو عەقڵیەتە لە سیستمی ئێراندا هەبێ کە بەوەی زانی بێ کە بێ ڕێکەوتن لەگەڵ کورددا بێ دروستکردنی پەیمانێکی بەردەوام کە کورد پێی ڕازی بێ ناتوانێت چی تر درێژە بدا بەو شێوازەکە دەسەڵاتداری دەکا؟ من پێم وایە ئێران لە ئەوازیەتەوە ئیسە لە کورسانە وجودی هەست بیانێ خەتەرێک جدیە بۆ بەنسبەت حکوومەت ئێران. کورسان هیچ وەختێکان وەختێکە من قسەی کورسانەکە منزورم تەنیا ئوستان کورسانیە ئەشە یەکچ لە نەزەرمانە بێت هەمیشۆدایم و ئەویش کورسانە کاتە بەشێ لە ئوستان ئازەربایجان غەربی بەکاتە ئوستانی کوردستان ئیلام و کرماشان يعني جغرافيا وسيعة له وسوى بحث أكريت ومانا أو هميشو دائما شيء ننزل معنا به وأم جغرافيا وسيعة بيكو أتواني أجرك تجشني لو كان يكي بقري بويا يجم جدينية والنبي لتشوارني لو تشوارني لو بتنيا خويان ناتوانا نن ما يندقي قش خلق كرد كان ونحتى توانا نما يندقي أم جغرافيا كان أجر دقت كان لا رهبرية معنا ودانشنيان أبينيت رهب نما يندقي أم جغرافيا شنا كان
لە نەتیجە ئەمە جددی نییە تۆ مشکڵێک کە ئایسە لە ئێرانە وجودێت مەسئلەی مشکلات مەسهبیە ئەگەر ئێمەوە بژین هەر وەک نیروی شەب تاشاکەین ناتوانین هەر بەرجەسێ بکەینەوە خەبات و نیروهایی کە مەسهبین لە ئێرە غایبن نمایندەیەکیانە لەناو ئەم مذاکراتە جنوب کوردستان ئۆستان کرماشان و ئیلام نمایندەیەکیانە و لە هەرچێ شتە ئەساسی تر هیچ نمایندەی لە ناوخۆی کوردستانەوە کە ئیمڕۆ تەحوڵات لە ژێر نەزەریانە و کاری بۆ ئەکەن و ئاڵوگۆڕ بە وجود تێرن لەناو ئەم جەریانە نییە لە نەتیجە ناتانی جدی تواشایەکەی هەرچەند جمهوری ئیسلامی ها لە شرایەتەکە ئەگەر ئێمە بمانتوانیان نیروی یەکدەست بین پلاتفۆرمێکمان بێت چونکە ئێمە پلاتفۆرمانیەوە لە ئاخرین شتێکی جاکە لە ئۆپۆزیسیۆنێک هەر ئەم چوار هێزە هات کە دەرەوە ئەوەسە کە حتا لە دانیشتن دەک ئۆپۆزیسیۆن ئێرانیە ئەو ڕێزە فدرالیزمی و اعتقادیان پێ بووگە ئەویانی نیاگە ژێرپار و نیاگیانە لاوە لە بۆیە ئیمکان ئەوەی کە جدی بگیرگن و بتوانن لەم ئاڵوگۆڕە کوردستان بتانێ ئەگەرەکەتی بە قەوڵێ بشێتە بەرەو شتێ بەدەستپێرێ وانە بە حاڵێک مذاکرە بێت و جدی بێ حتممە نەتوانین ئێستاوەرگەی لێکمان بێت زۆر چاکە کاک قەرەنی قسەکانە بەداخەوە بڕا لە با بڵێن بڕگەی پێشودا بەڵام ئەتوانین بەردەوام بین لە هەمان کاتدا کە دەڵێیت ئەبێ سیاست ئاوا بینین کاری سیاسی ڕەنگە لە لایەن کۆ بکرێ و کاری سەربازی و پێشمەرگایەتی و نظامیش بکرێ کەواتە بەڕێزت پێ وایە ئەمە ئەتوانین دەستپێکێکی باش بێ تەنانەت ئەگەر ئەوانی تریش نەبن دواتر حزبەکان تریش پەیوەست بن و ئەم با بڵێن دەستەی نوێنەرایەتی بێت دەستێکی نوێنەرایەتی بۆ هەمووی کوردستان ئەوەی پەیوەندی بە گوشارەی هەیە کە بۆ سەر کۆماری ئیسلامی لەوێن لە نمونەی لە تەمەنی چەند ساڵێدا نمونەی وانە بۆ گوشارەکە ئەو ئاستەیە دەکرێت هەندێک سەناریۆ بێتە گۆڕێ ئەوش ئەوەیە کە لە ئێرانی فرەنەتەوە و فرە نیشتیماندا واتە کەسیرالملل کەسیرالمیهان تەنیا نەتەوەی کوردە کە ڕێکخراوە 40 ساڵە بە ئاشکرا خەبات دژی کۆماری ئیسلامی دەکات ئەم نەتەوەی حیزب بۆ ڕێکخراوە سیاسیەکانی دیکەی خۆشی هەیە لە ئێراندا لە نەتەوەکانی کە تۆ ئاستە نابینی کۆماری ئیسلامی ئەو ترسەی هەیە لەو بەشەی ئێران جوغرافیای ئێران کە بە ئەگەری زۆرەوە ئەگەر فشارەکە لە ڕادەبە دەرزۆر بی لە منتیقیواندا ئەوە دیکە بتوانن بەشەکانی دیکە ئێران کۆنترۆلکەن دەستیان بەسەردا بگرن بەڵام ڕۆژهەڵاتی کوردستان ناتوانن کە پێشم وان ناتوانن ئەو وەکو سناریۆیەکەم باس دەرگیان بۆ بکاتەوە لەگەڵ حیزب و ڕێکخراوەکانی ئەو بەشەی دانیشتن ببێ کەم پێم وایە وەکو سناریۆ باسی بکەین مەسەڵەن بۆ نمونە مۆدێلێکی ڕۆژاوای کوردستان دروست بێ کە ئەو بەشەی بە کوردەکان بسپێری کەمە زۆر لاوازە ئەم ئەگەرا بەڵام کۆماری ئیسلامی لەسەردەمی کە گوتوێژ لەگەڵ نوێنەرایەتی هەیەتی گەلی کوردەکرا هەموو ڕێکخراوەکان پێکەوە بن لە دوای ئەو تەجروبەی جەمهوری ئیسلامی پیشانی داوەکە تاک بە تاک لەگەڵ حیزب و ڕێکخراوەکان باسی وتوێژی کرد و هۆکارەکەشی ئەوە بوو کە هەم کات بکوژێت هەمیش ماندوویان کە واز بەنەوەیەکی کەویان کە لە خەباتدا ئەوە یەکەمین جارە شتێکی وا بڵاو دەبیتەوە کە چوار هێزی کوردستانی لەگەڵ کۆماری ئیسلامیدا دەنیشن بەڵام خۆی ئەمەش خاڵی لاوازی گەلێک زۆرە بۆ ئەگەری وا حیزبی سیاسی دەبی هەمیشە خۆی ئامادەکە نابی دەرگەی لەسەر خۆداخە من ناڵم ئەم وتوێژە باشە کاک قەرەنی چاوەڕوانی ئەوە دەکەی کە با بڵێن حزبەکان تیش پەیوەست بن ینی هیچ شیوایەک دەبینی لەوەدا کە تەنانەتتون بەڕێزت لە هەولێری تووکای ڕۆژناوانی دەکەیت ئاگاد لە با بڵێن گۆڕانکاریەکان لەوێ زیاترە لە نزیکەوە کە بە نێوەنجیگەری و داوای مەسەن حزبەکانی هەرێمی کوردستان بە شێوازی حزبەکانی تیش واتە پەژاک و خەبات و کۆمەڵەی کۆمۆنیستیش لانیکەم ئەم سێ حزبە پەیوەستی متوێژانە بن ئامانجەکانی کۆماری ئیسلامیەوەی ئەگەر ئەم خەوەرە ڕازبین ئیشەکە بە هەمدەن وا دەکرێت بەوەی کێشە و ناکۆچی لە ڕۆژهەڵاتی کوردستان دروست بکەواتە بەرەیەک بدۆزیتەوە بەرەکەی دیکە باسی لێوە نەکە و یان لەوانش ئەگەریشی هەیە ئەم هێزانی دیکەی کە بەڕێزت باسییان کرد کۆماری ئیسلامی حیسابیان زۆر بۆ نەکا لەبەرەوەی ئەم دوو هێزە واتە دموکراتەکان و کۆمەڵەکان مێژوویان لە کوردستانی ڕیشیان دەکەوە ئەم دوو هێزە هەڵناقەنجن لە ڕۆژهەڵاتی کوردستان سەرڕای ئینشعابات و جیاوازیەکانیان لەبۆیە من ئەو لایە زۆر بەگرنگ نابینم کە بۆ دەبی بێن یا چێ دەیانهێنی چێ نایانهێنی لەبێ شتەکان ئەم لە تارماییدا ماڵێتەوە ئەمیان ماڵێتەوە بەڵام باسەکە لەسەرەوەی ئایا حیزبەکانی ئێمە ئامادەجیان هەیە بۆ شتی وا بچن و ئەگەری وا کۆماری ئیسلامی چیان پێدەدا
ئایا پرسی کوردیان بۆ چارەسەر دەکات پێم وانە شتێکی وا لە گۆڕەدانی ئەوەی بۆ کۆماری ئیسلامی مەبەستە تاکتیکەکەی لە کاتی ئێستادا چۆن بتوانی ئەو ئۆپۆزیسیۆنی پلاماوەیەکی بێدەنگکە وتیوێژەکان توولانیکە بیکاتە وتیوێژێکی ماراتۆنی چونەگە هەست پێ بکەن لە دوای بریارەکەی ترامپ و لە دوای بە تۆریز ناساندنی سوپای پاسداران بەگشتی هەم لە ڕۆژهەڵاتی کوردستان هەم لە ئێران بێدەنگێکی زۆر لە ئۆپۆزیسیۆن زۆر باش بێدەنگی ئەو بێدەنگی زۆرە من ناڵم بەدبین نیم بەڵام هەست پێ دەکەم نەو ڕێکەوتنێکی ناڕەسمی هەیە بینی ئۆپۆزیسیۆنی ئێرانی لەگەڵ ڕۆژهەڵات لەگەڵ کۆماری ئیسلامی جوڵەیەکی سیاسی نەکەن. زۆر چاکە کاک ئەحمەد بە نسبەتی با بڵێن کاردانەوەی خەڵک ڕوانینی با بڵێن گەلی کورد لە نێوخۆی ئێراندا لە کوردستان و بەگشتی لە ناوچە کوردنشەکانی ئێران چی پێتان وایە کە ئەوان کاردەمایان چۆن دەبێت ئەگەرم چوار حزبە ئەم وتوێژیان کردبێت بەڕێزت دەڵێی وردەکاری هەیە کە کراوە بگەڕنەوە بۆ ناوەندەکەی خۆیان کە لە بەرحاڵ سەنتەرەکەی لە باشوورە بەیان نامەیەک بدەن بەڕوونی بڵێن بۆچی ڕۆشتون هێڵی سووریان چییە و داوای چیان کردووە پێ دوایە ئەبەت دەبێتەوە هۆی دروستکردنی پشتگیریەک لای گەلی کوردەوە بۆ وتوێژانە پێم وایە بەگشتی گەلی کورد دژ بە شەڕە بەڕاستی ئەو سرودە کۆنەی کە لە شەستەکانی میلادی مەبەستمە چلەکانی ئێران من شەڕم ناوێ بڵاو دەبووە ئەوە ڕاست بوو گەلی کورد شەڕی ناوێ قەت شەڕی نەویستووە و هەمیشە شەڕی بەسەردا سەپاوە بۆیە بەڵێ هەر چەشنە دانوستاندنێک و نزیکبوونەوەیەک بە شەرتێ بزانن ئەگا بە شتێکی دیاری کراو من پێم وایە خەڵک پێیان خۆشە چونکو ئەڵێن شەڕمان لێ دوورەکەوێتەوە جگە لەوە شتێکیشمان دەزەکەوێت چونکو لە بیرمان نەچێتەوە کە خەڵک باشووری کوردستانیان لە بەرچاوە مام جەلالیش و کاک مەسعودیش هەردووکیان دیداریان کرد و چاوپێکەوتنیان بوو لە دەورانی جۆرا و جۆرە تەنانەت لە نێوان پێکاکاشدا دەبینین کە لە باڵاترین ئاسدا سەرۆکی میت هۆکان فیدان چوو چاوی پێکەوتووە مشکلەکەی خەڵک ئێستا خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانەوەی بەداخەوە هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ماوەی نزیکەی لە دوای تێرۆری دکتۆر قاسملووەوە هەرچی مزاکەریان کردووە نهێنی هێشتویانەتەوە دەبێت ڕۆژنامەیەکی خارجی لە جێگایەک بە دزیەوە شتێک بڵاو بکاتەوە جا ئەم جار لە ژێر فشاردایەکێکیان بڵێ لەوانەیە گفتوگۆمان کردبێ قسە لەسەرەوەیە ئەگەر ئەچی بۆ گفتوگۆ دەبێت خەڵک ئەوەندە گرنگی بە خەڵک بدەی جارە من ئەوەش بڵێم کە هۆکاری ئەم جارێک کە ئێران بۆ دەیەوێت گفتوگۆکە بۆ ئارامکردنەوەی کوردستانە ئەگەر ئەمریکا بە هەر بارێکا بێ کە من لەسەرەوە باوەڕم کە ئێران زۆر حەز بە شەڕەکا و ترامپ حەز بە شەڕ ناکە ئێران کە شەڕی دەست پێ کرد کوردستانی زۆر بەلاوە گرنگە باشووری کوردستانی زۆر بەلاوە گرنگە ئێستا سەرۆکی هەرێمی کوردستانی ئێستا و سەرۆکی کۆماری عێراقی ئێستا هەردووکیان دۆستی کۆماری ئیسلامی ئێرانن ئێران زۆری پێخۆشە کوردستان بە ئارام بمێنێتەوە بۆ ئارام ڕاگررتنی کوردستان پێویستی بەوە هەیە گفتوگۆ بکە حیزبەکان دەبوو بەنهێنی نەهێڵنەوە بەیانیەکی زۆر چکولە دەربکەن بڵێن داوامان لێکراوە بچین بۆ گفتوگۆ جارێ لە سەرەتای کارەکانداین لە وردەکاریەکانی ئاگادارتانەکەینەوە بەڵام دڵنیاتان دەکەینەوە کە ئێمە پلتفۆرمێکمان هەیە داخوازەکانی ئێوە دەگرێتەوە و ئێمە لەوە نایەنە خوارەوە کە بەداخەوەەوە قەت نەکراوە لە 30 ساڵی ڕابردوو زۆر ساڵیش بەڵێ خات و ڕوفیا بە نسبەتی هێڵی سوورچی پێ وایە ئەگەر بەڕێزت با بڵێن بچواتەوە توێژێکی ئاوا هێڵی سوورت چی دەبوو ینی لە چه ئاستێکدا قسەکان دەهێشتەوە و داوای چیت دەکرد و ئەم حزبانە بێ داوای چی بکەن بۆ ئەوە کە لەلایەنی گەلی کوردەوە لە ئێران و حزبەکانی تریش دواتر پشتگیریان لێ بکەی وەک داوایە کە هەموو گەلی کورد پێی ڕازی بێ من هێڵی سوور لە ئەم شرایطە کە جمهوری ئیسلامی لەم وەزعیەتە قەرەریەوە کامڵ زعیفە داوای ئەوەکە کە بێتە پای مذاکرە تەک ملەت کوردە ئەوەسا کە ئازادی کار و ئەحزاب سیاسی لە کورسانە وەختی کەم ئازادیدا لە کورسانە تۆ ئەتوانیت دابنیشیت نیروهای ناوخۆ نیروهای دەرەوە ئۆپۆزیسیۆن دابنیشنەتەک جمهوری ئیسلامی مذاکرە بکەن لەسەر ئەوەی کە ئێمە چە مانگەرەکە فێدرالیزمێک مانگەرەکە یاکەتێ حقوق شەهروەندی مانگەرەکە و ئەمە شتێک هێز ئەوەی کە هێزێکی مە خۆمان هێشتا لە سەرمانە ساق نەبووینەسەوە یەکدەستنی بەڵام ئەمە لەو شرایطە ئازادە ئەتوانین بە یەکدەستی بگەینین چونکە ئەو وەختە تۆ هێزی مردمیشەوە لەگەڵەوە ئەزانێ وەلی من ئایسە هێڵی سوور بۆ ئەوڵین قەدەمیەوە زانم کە
واقعا نیروهای ئازادی کار و کار سیاسی اجتماع سیاسی ئازادی مەذهب ئێمە کورسان تەنیا سنی نییە کورسان سنیە شێعەز یارسانە عەلیۆڵاییە گشت ئەمانەشی ئازادیان بێ ئەوەی کە بربەستێکیان بۆ بێ لە ناو جامعە باڵێ بل لە هەرچ من وەک خۆم بم چەند بەدەستێرم ئەشێ لە نظرەوەم بێ کە جامعەکەم چدا ئەنی وەک هێڵسوور ئەوەڵین هێڵسوور بۆ من ئەمەسە باڵێ شوێنی ئەتانە عالەمە بەرەوە کاک قەرەنی و پێ دوایە کۆماری ئیسلامی ئامادەیە لە ترسی ئەو گوشارانە چ بۆ ساکتکردنی کوردستان و کاک ئەحمەد دەڵێ چ لە ترسی ئەوەی ئەمریکا هێرش بکات و بە شێوازێ کورد بێتە یارێکی ئەمریکا و نەتوانێت کۆنتترۆڵی پاڕەوشەکە و کوردستان لە دەستی بچێت بە هەر جۆرە دەستچوون جا نازانین فەدرالیسمە سربەخۆییە هەرچێکی تر پێ دوایە ئامادەیە لانیکەم لە زاردا ئەو داواکە ئەو هێڵە سوورانە کە خاتوڕوفیا ماژەی پێدا قبوڵی بکات ئەو توانایە هەیە لە با بڵین لە ناوەڕۆی کۆماری ئیسلامیدا فشاری ئەمریکا وایلێ کردووە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی ئێرانی کردوتە دووبەرە هیچ ڕێکخراوە سیاسیەکانی ئێمەش بەردەوام سەردانی ئەمریکا ئەوانە دەکەن پەیوەندیشان لەگەڵ بەڕێوەبەرانی ئەمریکایی خۆشە پێم وانێ ئەوان بتوانن بەبێ ڕاوێژ لەگەڵ ئەمریکا شتیوا بکەن ئەبی ئاگادار بکرێنەوە ئەنی ئێستا پرسی ئەرتەشی ئەمریکا پرسی ناتۆیە پرسی بوونی ئەمریکا لە ناوچەیە بۆ نمونە کۆنسۆلگەری ئەمریکا لە هەولێر هەیە لە بەغدا سفارەتیان هەیە واتە ئەوانە پەیوەندیان بە ئەمریکاوە هەیە بەر لە هەموو شتێک پێم وانێ ئەوانە بەبێ ئەمریکا بتوانن دانیشتنی ئەوە بکەن کە بیشیکەن دەبێت لانیکەم چراغ سەبزێکیان وەرگرتی بێ کە دانیشتن لەگەڵ کۆماری ئیسلامی بۆ ئەوە بەشێکی دیکەشی ئەوەیە کۆماری ئیسلامی چەندە جددیە لەما هەر کاتێک گوشاری بۆ هاتووە پەنا بۆ شتیوا دەبا بەڵام ئێمە تەجروبەیەکی باشمان نیە نە لە کۆماری ئیسلامی و نە لە حیزبە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان جاریوە هەبووە زۆر جاریوە لە وتوێژەکاندا دەبینی زۆر بەنامەنتیقی بەبێ ڕەبت یەکسەر دەڕێبێمە وتوێژ ڕەت ناکەین وتوێژ کارێکی باشە قوربان وتوێژ دەتوانی زۆر باش وتوێژ دەتوانی زۆریش خراپی بۆ نمونە وتوێژ لەگەڵ کۆماری ئیسلامی تەجروبە نیشانیدا هەتا ئەو کاتی قسان دەکەین زۆر خراپە لەگەڵ کۆماری ئیسلامی لەبەرەوەی کۆماری ئیسلامی کات بە فیرۆ دەدا بۆی خاڵک لە ئێران هەیە پێویستە ئاماژەی پێ بدەین ئەویش ئەوەیە ئێران وڵاتێکی ڕەنگاوڕەنگە نەتەوەی زۆر تێدایە وڵاتێکی دوونەتەوەی نییە بڵێ ئەگەر نەتەوەی باڵادەست مافی هەیە نەتەوەی ژێردەستەکەش مافی بداتی کەس زەنجی لێوەنەیە مافێک بە کورد بدرێ ئازەری داوای ماف دەکەن عەرەب داوای ماف دەکەن ئێرانی بەلوچ داوای ماف دەکەن ئەمانە گرفتێکی ساختارین دا جوغرافیای سیاسی ئێراندا وەیە شتەکە پێویستە زۆر بە وریایی زۆر بە ئەسپاییەوە باسی لێوە بکرێت هەموو هێڵەکان نەخەنە ناو سەوەتەیەکەوە زۆر چاکە ئەگەر بکرێ پرسیاری بۆ هەر سێبەڕێزی بەشدار بەڵام تکایە لە 30 سانیەدا هەر کاک خەین لە بەڕێستەوە بەڕای بەڕێزت چەند ئەگەریەوەی ئەم توێژانە ئەگەر کرابێت بەردەوام بێت ینی ببێتە دەستپێکی شتێک یا ئەمە نامە تەنیا ماوەیەکە و کۆتایی دێت چ بە ئاگاداری ئەمریکا چ بێ ئاگاداری لایەنەکانی تر زۆرتر ئەوە وتوێژێکی ماراتۆنیە کە لەوانی نەگات ئەنجام باڵێ خاتوڕوفیا بەڕێزت چی پێ دوایە کە ئەمانە درێژەی دەبێت و یانا بلانەکەتت بەشدارە بن یا بە زوویی کۆتایی دێ بەو شێوازە کە کۆماری ئیسلامی قبوڵی ناکە ئەو هێڵە سوورانە و خۆی لە خۆیان دەبڕێت بۆکە ئەم چوار هێزە نە جۆغرافیای کوردستان و نە خاستەکان و نە هیچ پلتفۆرمێکیان هەست جمهوری ئیسلامیش هەرچەند جدیش پێ ناتوانین تەنیاتەکەمان دابنیشێت چونکە تەوافق خەڵکی گشت هەمووی ملەتی کوردی لەگەڵ نییە زۆر باشە ببوورە کاک ئەحمەد بەڕایەوە چی تکایە 20 سانیە بەڵێ من پێم وایە بە ئامانجێ ناگا ئەمیش وەکەوانی تر وەک بروسکەیەک ڕەت دەبێ و حەزەکەمەوەش بڵێم کە من لەسەرەوە باوەڕم کە ئەمریکا چرا سەوزی نەداوە چونکو خودی ئەمریکا لە زۆر شتان نازانێ چرا سەوز بدا هەروەکو بینیمان لە کوریا ترامپ بەبێ پۆمپیۆ و بەبێ جان بۆلتۆن چوو بۆ کۆبوونەوە لەگەڵ کیم جۆنگ ئون. زۆر سپاس لە هەر سیمیۆنی بەڕێز ڕوفیا ڕەمەزان عەلی ئەحمەدی ئەسکەندەری و قەرەنی قادری بۆ بەشداری لە بەرنامەی ڕۆژە فێم حەوتە و هەروەها ئێوەی ئازیز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون تا بە گەشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن.